دەواازەی هەڵەبجەیە ڕێگای سەرەکی چونە ناو شارەکەیە، بەڵام تەسک بوونەوەی شەقامەکە و قەرباڵخی بۆتە جێگەی مەترسی لەسەر ژیانی شۆفێران و هاوڵاتیان. ئەوانەی لەو نزیکە خاوەن پیشەن و کار دەکەن دەڵێن ئەم ڕێگەیە کەمترە لە کیلۆمەترێک و دەیان ڕووداوی یاتوچۆ لەو مەودایەدا ڕوویان داوە. وڵا خۆی لە ڕاستیە جارێکە لێرا زۆر تەسک و باریکەم جالیوان محاجرەشیان بەدانەوە محاجرەش بەها ڕاستی جارگەی زۆر تەسک کردو شەوانە تا ئێستا پێ بزانم لە ماوەی مایەک ئازام دەوی 10 حادیسەتیا بووە و سیارە زۆر زەریری هێناوە شوێنەکەش تەسکە لەبەر کە تەسکیە حەز بەوە نایکەوە سیارە زۆر بە ئاسایی دەرچێت بەس دارێ مروریش ئەبووە لەسەرەوە تاسێکیان هەبووە لەخوا تاسێکیان نەبووە لەبەر خاتیەوە هەم سیارەکان و شۆفێرەکان خاویکەنەوە کە تووشی حادیسە و ڕووداو نەبنم مەسافە پێشترەوە ئەسنە لیا بووە ئەو مەحاجرە لیا بووە ئێستا سیلی کوێیە هەر سایە خۆی پێکێشە فرێدێتە ئەو سەر ئیتی کەس دەزانکێ بەخوا لەوانەی 20 جارە دەعم کرابێ ئێمە بە حکومێکەوەی دوکانەکەمان لێرە ئەو ڕووداوانە زۆر زۆر بینین بەڕاستی هیچ سوودێکی نەبێژگە زەرەر بەس زەرری هەیە ئەو بزانین چێنگی چوە ئەو مەحاجرە هەیە ئێستا بزانین چێنێکی ماوەیە هەمووی زەرەر هەر هەمووی. بڕیارە لە ڕێگەی دوو پرۆژەوە کۆتایی ئەم ساڵ بە دوو قۆناغ ڕێگای دەواازەی هەڵەبجە فراوان بکرێت. ئەو ڕێگایەش دەکرێت بە دوو ئاڕاستە. لە ئێستادا لە ڕێگەی جاکراوی ئاسنەوە کراوە بە دوو ئاڕاستە و مەترسیە لەسەر شۆفێران بە تایبەت لە کاتەکانی شەودا. مۆنومنتەوە بۆ عومەری خاوەر پرۆژەیەکی داهاتی شارەوانیە کەواتە ئەو ماوەیە ئەو مەسافەیە لە بازگەی زەمەقیەوە بۆ عومەری خاوەر فراوانکردنی شەقامی بۆ کرێت کە بەرگەکانی سەوزایی و ئاو ڕێگەسازی وەکو قیر و کۆنکریت و شۆستە ئەگرێتەوە. بەشێک لە ڕێگا سەرەکیەکەی دەواازەی هەڵەبجە خراپ بووە و هەڵکەندراوە پێویستی بە چاکسازی هەیە. قەرباڵخی واتوچۆی زۆری ئۆتۆمبیل لە شەقامەکە مەترسیەکانی ڕووداوی یاتوچۆی زیاتر کردووە بۆیە داوا دەکرێت هەرچی زووە هەوڵ بدرێت چارەسەری ئەو ڕێگایە بکرێت تا کارەساتی نەخوازراوی یاتوچۆ ڕووی نەداوە. ساما فەتاح کەناڵی ئاسمانی پەیام هەڵەبجە.